سڵاو ژیر، ئەم کاتت باش. ئامادەی وانەی ئەمڕۆ بخوێنین؟ بەڵێ من ئامادەم. وانەی ئەم جارەمان فێربوونی پیتی دێیە. پیتی دێ یەکەم پیتە کە لە زمانی کوردی فێری دەبین. پیتی دێ بەم شێوەیە دەنووسرێت. بۆ ئەوەی کە بتوانین بینووسین دەبێت ئەم هەنگاوانە جێبەجێ بکەین. سەرەتا قەڵەمەکەمان لەسەرەوە بۆ خوارەوە کەمێک بە خواری بۆ لای ڕاست ڕادەکێشین، دواتر بەرەو چەپ ڕای دەکێشین. بەم شێوەیە دەتوانین پیتی دێ بنووسین. ژیر، ئایا ئێستا فێربووی پیتی دێ چۆن دەنووسرێت؟ بەڵێ فێر بووم. ئێستاکەش ئێوە قوتابیانی خۆشەویست، ئایا دەزانن چۆن پیتی دێ دەنووسرێت؟ بەڵێ. بەڵێ، بێگومان دەزانن. ئافرین بۆ ئێوە. ئێستا لەگەڵ من دووبارە پیتی دێ بنووسن. سەرەتا قەڵەمەکەمان لەسەرەوە بۆ خوارەوە کەمێک بە خواری بۆ لای ڕاست ڕادەکێشین، دواتر بەرەو چەپ ڕای دەکێشین. بەم شێوەیە دەتوانین پیتی دێ بنووسین. پیتی دێ وەکو دار. پیتی دێ وەکو چی؟ دار. ئافرین بۆ ئێوە. پیتی دێ وەکو دار. ئێستاکەش لەسەر تێنووسەکانتان پیتی دێ بە جوانی بنووسن، ڕێک بەو شێوەیەی کە ئێستا فێری بووین. تاوانێکی تر خواتان لەگەڵ. زۆر سپاس مامۆستا.